ئەبینی کە لەگەڵ گۆڕانکاری وەرزەکانە مرۆڤەکانیش گۆڕانکاری لەلایەنی دەرونیانێت یعنی بێگومان هەندێک کەسمان هەیە ئەڵێ وەرزی هاوین پێخۆشنی هەندێک کەسێ ئەڵە وەرزی زستانم پێخۆشە یاخود پاییزم پێخۆشە یاخو بەهارم پێخۆشە ئێمە زۆر جار زۆر کەسمان هەیە لەوانەیە لە وەرزی زستانە ئێستا ئەمڕۆ بە تایبەتی هەورە جارێ باران نەباریوە بە زۆر کەسمان هەیە لە ماڵ و نایەتە دەرەوە یاخود ئەمە بۆتە گرفتێک لای ئەم گرفتە بەردەوام بەڵێ ئەم گرفتە ئەگەر بەردەوام لە لای دووبارە بێتەوە ئەبێتە نەخۆشیە دەرونیەکان یاخود کۆمەڵی نەخۆشیمانێکی لەوانە خەمۆچیە ئایا بزانین ئەو کەسانی کە بە پێی وەرزەکان تووشی خەمۆچیە بن ئەو کاریگەریانە ئەگەر لە سەریان بەردەوام کاڵ نەبێتەوە یاخو بەردەوام ئەم کەسە بتوانێت لە ناو خۆیان هەڵیگرێ ئەم گرفتە چۆن چارەسەرەکرێ یاخود ئەگەر ڕنگدانەوەی هەبێ لێکەوتەکانی چییە ئێمە چۆن بتوانین لەگەڵ ئەم کەسانەیە مامەڵە بکەین چۆن بتوانین ئەم کەسانە لەوانەیە هیچ گرفتێکی نەبێ بەڵام بەیانیەتە دەرەوە دنیا هەورە دنیا کپە بێدەنگە ئیتر بەیانی باشەکەشی لەگەڵ تۆیان ناخۆشە یعنی قسەکانیشی لەگەڵ تۆی هەستەکەی بە شێوازێکی شەڕانگێزی قسەت لەگەڵاکە یاخود زۆر جار ئەو قسە ناکات یعنی تۆ سڵاویلێکی جواب بنایەتەوە یاخو وای لێت تێکەڵە کۆمەڵایەتەکانی کەمە بێتەوە یعنی نیشانەکان زۆر زۆرن لە جۆرە کەسانەیە بەڵام ئەوی کە گرنگە ئێمە بزانین چۆن مامەڵە بکەین یاخود چۆن بتوانین لەگەڵ وەرزەکانە خۆمان بگونجێنی چکار وەرزە و تام و چێژی تایبەتی خۆی هەیە بۆ ئەم بابەتە گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە بتوانین ڕێگە چارەکانی چییە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەمال داستان وەکو دەنوناس و توێژەری کۆمەڵاتی کە بەڕێزیان ئێستا لێرە ئامادێ مامۆستا گیان فەرموو بەخێر بەیانی باش مامۆستا بەخێر بێیت سەرچاو سپاس بەخێر بێت فەرموو بەیانی باش مامۆستا بەخێر بێت دڵخۆشم جارێک کترەوت بینمەوە منیش زۆر زیاتر زۆر بەخێر بێتەوە زۆر بابەتێکمان هەیە پەیوەستە بۆی کە لەسەر تاکەکانە ینی لەسەر مرۆڤەکانە بەس بەپێی ئەو گۆڕانکاریانەی ڕۆژانە بەسەر ژیانمانەیە وەرزەکانیش گۆڕانکاریەکە لە بەشی ژیانی ئێمە ئایا ئێمە تاکی وامان هەیە کە وەرز کاریگەری لەسەری بکات بێتە خەمۆچی؟ ئەچیت بڵێ بەڵام بە شێوازێکی گشتی گەر باسی بکەین هەندێک لە مرۆڤەکان کە تووشی خەمۆچیە بن هۆکاری هەیە کۆمەڵی هۆکاری لە پشتەوە هەیە بە شێوازێکی گشتی وەرزەکان هەمویان چێژبەخشە بۆ هەموو مرۆڤایەتی گۆڕینی وەرزەکان یعنی چێژ و تامی خۆی هەیە بەس هەندێک لە کەسەکان کاتێککە خۆی کەمێ خەمبارە گرفتی هەیە کێشەی هەیە لە وەرزی تاریک لە وەرزی سەرما لە وەرزی زستان کاتێکە دنیا هەور دەبێت ڕەنگە ئەوەندەی کە خەمەکەی لە زیاتر قورستر بێ بێتاقەتر بێ بێزار بێ واتە ئەم خۆی زەمینەیەکی هەیە بۆ خەمۆکی ئەچید لە سەدەوە حقیقەت و ڕاستیە ینی سێ جۆر هۆکار هەیە هۆکاری گرنگ و سەرەکی کە دەبێتە هۆی دروستبوونی خەمۆچی بۆ مرۆڤەکان دوانیان دەتوانین بڵین دوو هۆکاری ئاساییە نۆرمەڵە و بە تێپەڕبوونی کات چارەسەر دەبێت و نامێنێت بەڵام جۆرێکیان ئەتوانین بڵین چارەسەکردنی زۆر سەخت و قورسە و کارەسات بارە زۆر زەحمەتە هەتاکو لە ئاسێکی بەرزە زانستی پزیشکی ناتوانێت ئەو خەمۆچیە وەکو پێویست بە ئاسانی چارەسەر بکات کە تێکەڵ بە هەست و ئەحساس و ڕۆحی مرۆڤەکانە بێت واتە سێ جۆر خەمۆچیمان هەیە بۆ مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی لە ڕووی دەرونی وەگەر باسی بکەین لە ڕووی زانستی دەرونیەوە جۆرێکیان چارەسەرکردنی زۆر سەخت و قورسە کاتێسە بە کورتی پێمانەڵی لەسەر هەریەکەیان ئەو جۆرەی کە سەخت و قورسە ئەوەیە کە مناڵێک لە سەرەتای ژیانیەوە لە ناو خێزانێکی ناتەندروستە پەروەردە ئەکرێت و بەردەوام ئەشکێنرێ بەردەوام سەرکۆنت دەکرێت بەردەوام قسەی خراپی پێ ئەوترێ واتە ڕۆژانە دەیان و سەدان وشەی نەگەتیڤ و نەرێنی ئەبیستێت ئەمە تەئسیرە کاتە سەر کەسایەتی ئەو هەلدە مناڵی و تاکو بۆ قۆناغی دواتر و گەورەبوون ستێپ بای ستێپ ئەمە لەگەڵ ئەوە گەورە بێت ئەم وشە نەگەتیڤانە کاریگەریەکی سلبی کاریگەریشی نەرێنی خراپ لەسەر کەسایەتی ئەم دروستە کات کەسایەتیشی لاوازی بۆ دروستە بێت باوکو دایک ناتوانن مامەڵەی تەندروستی لەگەڵا بکەن ڕەنگە مناڵێکی سادە و ساکار و ئاسایی بێ و بێدەنگ بێ ئارام بێت کەسێکی باش بێت
ئەگەر بتوانی مامەڵێکی باشی لەگەڵا ئەنجام بدەی ببێ بە کەسایەتیشی بەهێز لە داهاتووە و کاری گەورە ئەنجام بە بەڵام باوکو دایک ئەوانەی کە شارەزایان نیە و لە ئاسێکی زۆر نەزمدان هۆشیاریان لە ئاسێکی زۆر خراپدایە بە شێوازێکی خراپ مامەڵێکی ناتەندروست لەگەڵ منداڵەکانەکەن کە دەیان وشەی خراپ بە مناڵەکان ئەڵێن کە تۆ نەزانی تۆ نەفامی تۆ حۆلی تۆ جێژی تۆ گەمژەی تۆ ترسنۆکی تۆ بێهێزی تۆ سەرکەوتو نابی تۆ قەت فێر نابی تۆ قەت گەورە نابی ئەم شکاندنە مرۆڤەکان لە سەرەتای ژیانیانەوە عیزەتی نەفسیان هەیە مناڵەکان ینی ئەوە ئیحساسێکی زۆر بەهێزە مرۆڤەکان کائینێکی زۆر هەستیارن ئەمە لەگەڵ ئەوە گەورە بێت کەسایەتێکی لاوازی بۆ دروستە بێت ئەیتر وای لەیەکە تێکە گەورە بێت و تێکەڵ بە کۆمەڵگا بێت لە هەموو قۆناغەکانی دواتری ژیانی خۆی ئەم کەسە کەسایەتێکی لاوازی هەیە هەم شەرمنە هەم ترسنۆکە هەم گۆشە گیرە هەم زۆر بێتاقەتە چارەسەکردی ئەم جۆرەیان سەخت و قورس و ناڕەحەتە کەسایەتێکی لاوازی بۆ دروستە بێت بە تێپەڕبوونی کات ڕەنگە تۆزە کاڵ بێتەوە ئەگەر لۆکیشنەکان بگۆڕێ ئەگەر تێکەڵ بە کەسی زۆر باش ببێت هاوڕێی زۆر باشی بۆ دروست بێت هەندێک گۆڕانکاری دروست بێت بەڵام ئەم ترس و دوودڵی و شەرم و خەمۆشی و گۆشەژیری و بێتاقەتیە لەگەڵ ڕۆحیاژی بە شێوازێکی بەردەوام دایمان لە حاڵتێکی دوودڵی و سترێسایە بۆ شێوازە دیوەکەی تری کەسێکەیە کە کاتیە تووشی ئەم جۆرە خەمۆشیە بێ بۆ نمونە ئەمڕۆ هەورە دڵی تانیا بێت بەڵام ئەگەر گوێی لە بۆگمەڵێ بابەت بێت تۆ شتەکانی لا جوانترکەی ئەم کەساڵێ ئەستەکەم من باش نیم لەگەڵ کەش و جینگە و چواردەورەکەمە بە نمونەش ئەوەیە کە تۆ زۆر جار ئەرێنیانە لەگەڵ ئەم جۆرە کەسانەیە بیرکەیتەوە یعنی ئەمڕۆ هەورە ئەمڕۆ جلەکانم ڕەنگێکی وا لە بەرەکەم ئەمڕۆ خواردنێکی خۆشترە خۆم ئەمڕۆ سەردانی کەرەکەمان هەتاو نییە گەرمام نابێ تا چەند کەسی بەرامبەر کاریگەری هەیە لەسەر ئەم دیوەی کەسەکەی تر لەوانەیە ئەوەی کار لە مناڵیەوە لەگەڵ یا پەروەردە بووبێ بەڵام ئەمەیکیان کاتیە ئێمە توانین ئەو کەسانە کیتر خوشکمانە برامانە لە خێزانەکەمانە هاوڕێمان لە شوێنی کارەکەمانە لە تێکەڵبوونی کۆمەڵایەتیمانە هاوکاری بین کە ئەم جۆرەی لا بڕەوێتەوە نەبێتە بەشێک لە خەم بۆ ژیانی هەمیشە وشە پۆزەتیڤە کاریگەرەکان ئەو شانەی کە معنویاتی مرۆڤەکان بەرزەکاتەوە ئێرادێکی بەهێزت بۆ دروستەکات سەپۆرتی تۆ کات کاریگەریکی ئەرێنی دروستەکات بە شێوازێکی واکە تۆ دڵخۆشبی زیاتر بتمانت بە خۆتە بێ باوەڕەت بە خۆتە بێ زیاتر تەفاعولت بۆ دروست بێت گەشتبینی و ئەو ڕۆژە لای تۆ ڕۆژێکی زۆر تایبەت و خۆش بێ با باران بێت یعنی لە وەرزی بارانبارین و بەفربارین و زستان و پاییزدا سروش بە جۆرێکی تر خۆی ئەنوێنێ خۆی ئەگۆڕێ دێڵکارنجی وتەیەکی جوانی هەیە ئەڵێت دەکرێت تۆ لە کاتی زریانەکان و لە کاتی خۆڵبارین و تۆزبارینیشە تۆ بتوانین چێژ لە ساتەکانی ژیان وەربگری چونکە مرۆڤ کائینێکی سەرسەختی بەهێزە خۆڕسکانان دەتوانێت خۆی لەگەڵ هەموو گەش و هەوا جیاوازەکانان بسازێنە و بگونجێنێ ئەو کەسانی کە تێکە تۆزێت دنیا هەور دەبێت تاریک دەبێت یا باران دەبارێ یا لە کەش و هەوای وەرزی پاییز یا وەرزی زستان زیاتر بێتاقەتی پێوە دیارە خەمبار دەبێت باشە هۆکاری سەرەکی پەیوەست نییە بە خودی وەرزەکەەوە فاکتەری تر هەیە هۆکاری تر هەیە لە پشت ئەوەوە بۆیە کە خۆی خەمجین و بێتاقەتە و کاتێک کە دنیاش ڕووناک نییە کەمێک تاریکە بێ باڵین لە بەرژەوەندی ئەو نییە دڵی جۆرەی تر دەخوازێ حەست بە دڵتەنجی زیاتر دەکات ئەو حەز بە کەشێکی وا دەکات کە دنیا سەوز و ڕەنگا و ڕنگ بێ و فراوانتر بێ بۆی کە تۆزێک ڕۆحی ئاسوودە بێ و پشوو بدا بەڵام کاتێک کە ئەجواکە کەش و هەواکە لەبار نییە بۆ دڵ و ڕۆح و ئیحساسی ئەمەندەی کە بێتاقەت و بێزارە بێت ڕەنگە حەقیقەت باس دەکات هەندێک جار واقسا کات کە ئەی خاتە سەر کەش و هەوا ئەڵێ من بە وەرزی زستانیا بە وەرزی پاییز لە خۆمەوە بێتاقەتە بم تووڕا بم هەستێکی ناخۆشم هەیە حەزم لەو کەش و هەوایە نییە زیاتر حەزم لە وەرزی بەهارە کراوەترە دنیاواتە خەمەکە وەرزەکە نییە خەمەکە لە خۆیاتی وەرزەکە کا بەم بەڕێ حقیقەتە بەڵێ چونکە ئیسان کاتێکە ئاسوودە بوو بەختەوەەر بوو خۆشبەخت بوو دەکرێت لە هەموو سات و کاتێکە لە هەموو لۆکیشنێکە لە هەموو زەمن و کاتێکە لە هەموو وەرزە جیاوازەکانە ئاسوودەیە بەختەوەرە عند بەختەوەری و ئاسوودەی لە ڕۆحایە لە ناخایە تعبیر ناکرێ بە ئاسانی بۆیە
وەرزەکان کاریگەریی زۆر کەمیان هەیە لەسەر خودی مرۆڤەکان ئەمە بەپی ئەزمموی ژیانی خۆم ئەمە باوەڕێکی تاوم بەمە هەیە یعنی ئەکرێت مرۆڤەکان لە خراپترین شوێندا هەتاکو لە زیندانە لە جەنگە لە شوێنێکی زۆر ناخۆش کاتێکە دەرونیان ئاسوودە بووی هەر ئاسوودەی و دەکرێت لە خۆشترین جێگای ئەم دنیاە لە باشترین جێگا و سروشتی زۆر جوانە تۆ خەمباربی تۆ بێتاقەت بی تۆ ناڕەحەت بی تۆ دڵتەنگ بی چونکە دڵتەنجەکان و خەمبارەکان پەیوەستە بە ڕۆحی مرۆڤەکانەوە و هۆکاری تر هەیە بەڵام ئەو بەو شێوازت دەری ئەبڕێت کە پەیوەستە بە کەش و هەواوە زۆر باشە مامۆستا کەمال بابەتێک کاتم سەرچم بۆ تەورەکەمانە کرد بەرچاوم کەوت باسی لە کاریگەری ڕەنگەکانیش ئەکرد لەسەر لایەنی دەرونی مرۆڤ ئەوەی کە بۆ نمونە وترابوو کە کەسانێک کە زیاتر هەست بە دڵخۆشی ئەکەن زیاتر حەزیان لە ڕەنگی زەردە ئەم ڕەنگە زەردە ئێمە لە ڕۆژی هەتاویشە زۆر تڕێبینێن هەر خۆی ئاسمان جوانە هەتاو خۆی ئێمە بە ڕەنگی زەرد زیاتر پێناسە و وێنای ئەکەین بەڵام لە ڕۆژێک بۆ نمونە وەکو ئەمڕۆیە زیاتر ئێمە خۆڵەمێشی ئەبینین کە ئەمە هەر لە توێژنەوەکەشە دەری خست بووی کەسانێک کە زیاتر هەست بە خەمۆکی ئەکەن حەزیان زیاتر بەرەو ڕەنگی خەمۆکی بووە لەو کاتانەیە زیاتر خەمۆکیان کە بووە ڕەنگی ڕساسیان هەڵبژاردووە یان ئەو خۆڵەمێشەوە ئەوەی کە ئێستا بۆ نمونە زۆر هەیە ئاسمان هەر بۆ خۆی خۆڵەمێشی ئەبینرە ئایا بەڕاستی وا هەیە ڕەنگەکان ئەوەی کە لە ژیانی ئێمەیە وا بتوانێت لە ئێمە بکات کە کار بکاتە سەر لایەنی دەرونی ئەمە یان ئێستا هەر پشکنینێک هەیە لە دەروون ناسیە بۆ مناڵێک کام ڕەنگت پێ خۆشە یان هەڵی ئەبژێریت ئەمە نیشانەیە لایەنی دەرونی تۆشە بەڕاستی شتی وا هەیە؟ ڕەنگەکان پێشتر ئێمە لەوانە لە پرۆگرامی تراواسیەوەمان کرد بێ کاریگەریی ڕاستەوخۆی بۆ سەر ناخۆ دڵی مرۆڤەکان هەیە پەیوەستە بە ئەحساسی مرۆڤەکانەوە و مرۆڤ ئازادە چه ڕەنجێکی خۆشە بێ و بە چه ڕەنجێ دڵکراوە دەبێت و ڕەنگەکان بێ سنوورن ینی سەدان هەزار جۆری ڕەنگ هەیە بەڵام بەڕای من هەموو ڕەنجێک تاموچێژی تایبەت بەخۆی ژیان بە هەموویەوە جوانە ئەو دنیا ڕەنجینە بە هەموو ڕەنگەکانیەوە ئەسروشت دروستەکە و هەمویان پێویستن و کەم تا زۆر کاریگەریان هەیە بەڵام بەڕای من ئەوەی کە بەلامەوە گرنگە باسی کەم کاتێکە مرۆڤ ئاسوودە بوو دڵخۆش بوو سەرکەوتوو بوو بەختەوەر بوو لە تاریکستانی شابژیت ئاسوودە و بەختەوەرە گڕی مۆمێک بەسە بۆ ئەوەی کە بەردەمی خۆی ببینێت گڕی فانۆسێک چرایەک چیفاەتە بۆ ئەوەی کە تعبیر لە خۆشەکانی ژیانی خۆی بکات کاتێکە مرۆڤ لە ناخەوە دڵخۆش دەبێت هەموو ڕەنگەکانی لا جوان دەبێت بە هەموو شتێ ڕازی دەبێت کۆنتڕۆڵی هەموو شتەکان لە ژێر ئیرادە و دەسەڵاتی خۆیدا ئەبێت چێژ لە هەموو شتێ وەردەگرێت چونکە دڵخۆشە چونکە بەختەوەرە چونکە ئاسوودەیە چونکە سەرکەوتووە چونکە زۆر بە فراوانی کاکسەرکۆ ئەو کەسە بیر دەکاتەوە بیکردەوەی فراوانی هەیە واتە لە خۆڵبارگین چێژ وەردەگرێت کە زۆر ناخۆشە هەستێکی ناخۆشە خۆڵبارین لە تەپوتۆز و زریان و ڕەشەبەکانیش چێژ وەردەگرێت لە سەرما و گەرما لە هەموو لۆکەشتن جیاوازەکان لە هەموو سروشتە جیاوازەکان کە وەرزەکان دەگۆڕێت لەگەڵ هەموو گۆڕینی وەرزەکانە ئەم دەتوانێت بە ئاسانی بسازێ بگونجێت و خۆی لەگەڵا ڕێک بخات خۆی هەمووشی پێویستی بەوەیە کە تۆ ئەگەر تەندروست بی پلانتە بێت یعنی بۆ نمونە من ئەمڕۆ هەورە گەر بڵم 2 ساعتی کە بارانە بێ حەزەکەم بە سیارێک بڕۆم بۆ مانتیقەی شارباژێڕ و ئەو جۆ جوانە ببینم ڕاستە دنیا تەمە دنیا خۆر نییە ئەگەر تۆزێک بە واقعانە بیرکەینەوە ینی لە زۆربەی وڵاتانە جاری وایە بە 6 مانگ هەر بارانە ینی باران و خۆر نابینن ینی تاریکە شەوەکانیشان هەر بەو شێوازەیە بەڵام چییە ئەو قسەی بەڕێستە ینی تۆ خۆت کە خۆت ئاسوودە بووی شتەکان لا جوانترە بێت شتەکان بە جوانی ئەتوانی پێیە هەڵ بدەیت بەڵام ئەوەی کە گرنگە زۆر جارێ ماڵین خەمۆکی ینی خەمۆکی بۆ خۆی پرسیارە بۆ خۆی ئەوەیە کە کەسێکە بینی جیاوازتر لە کۆمەڵگا ڕەفتارەکان یەکێ لەو ڕەفتارانەی بێدەنجیە ئێمە ئەتوانین لەگەڵ ئەو کەسانەیە بە چه شێوازێ مامەڵە بکەین ئێمە پێویستە بە زمانی خۆیان قسەیان لەگەڵا بکەین مەبەستی سەرچێکی منەوە بوو زۆر جارڵێ زۆری لەگەڵ مەڵێ چکە شتەکە لای زیاکات زۆر جایژەڵێ وازیشی لێبێنی هەر خراپترە بێ لەم نێوەندەیە چۆن مامەڵە بکەین کاسەرکۆ مرۆڤ بە گشتی بوونەوەرەی زۆر ئاڵۆزە
هەموو مرۆڤێک کۆدی خۆی هەیە بۆی کە داخل بە پرۆگرامەکان و بە بەرنامەکانی خودی ئەو مرۆڤە ببیت و بچیتە ناو دنیای فراوانی ئەو مرۆڤەوە هەروە ئاسان نییە داخل بە هەست و احساسی مرۆڤێکی بەرامبەر خۆت بی. بۆ ناسینی مرۆڤەکان پێشتر باسمان کردو کە مرۆڤەکان بێ خودی خۆیان بەباشی بناسن کە خۆتت ناسی دەتوانی مامەڵکی تەندروست لەگەڵ خۆتا بکەی، ئەتوانی کەسی بەرامبەریش بە ئاسانی بناسیت و ئەتوانی پرسیاری جەوهەری لە کەسی بەرامبەر بکەیت بۆ ئەوەی کە پاسۆردەکەی بێتە بەردەست بۆی کە داخل بە احساسی ئەو ببی کاتێکە لە هەست و نەست و بیکردنەوەکانی کەسی بەرامبەر تێگەیشتی دەزانی چۆن قسەی لەگەڵا بکەی، دەزانی چۆن پرسیاری لە بکەی، دەزانی چۆن مامەڵی لەگەڵا بکەی، چونکە ئەو احساسێکی جیاوازی هەیە، مرۆڤێکی جیاوازە. کاتێککە بە زمانی خۆی قسەی لەگەڵاکەی لە زمانی تۆ تێدەگات زیاتر جۆ بۆ تۆ ئەگرێ، زیاتر دڵخۆش دەبێت، زیاتر ڕوت تێدەکات، چاوەکانی گەشت دەبێتەوە. یعنی ئەکەوێتە جوڵەکردن و پرسیاریشی لا دروستە بێت، هەست دەکات هاوڕێشی بۆ دروست بووە، هاوکارێکی بۆ دروست بووە، هەست دەکات کەسێک هەیە لە هەست و احساس و دەرونی ئەم باش تێ ئەگات، بۆیە ئەمیش پێویستی بەم کەسە هەیە. کەواتە خاڵی هاوبەش لە نێوان هەردوو لایەنە دروستە بێت. ئەم خاڵی هاوبەشە زۆر گرنگە کاتی ئێمە ناتوانین تێکەڵ بە ڕۆحی کەسێکی بەرامبەر خۆمان ببین قسەی لەگەڵا بکەین بە شێوازێکی زۆر باش، هۆکاری ئەوەی خاڵی هاوبەشمان نییە یا زۆر کەمە، یان لە زمانی ئەو تێناگەین ناتوانین بە زمانی خۆی قسەی لەگەڵا بکەین و ئەو کۆدەمان دەست ناکەوێت کە داخل بە سیستمی ئەو ببین، واتە دنیای بەرفراوانی ئەو بیکردنەوەکانی ئەو. ئەگەر هەر کەسێک کە تووشی خەمباری و خەمۆچی و گۆشەگیری دەبێت بتوانی ببی بە هاوڕێی خۆتی لێ نزیک بخەیتەوە بەو شێوازی کە دژایەتی نەکەی، پێش هەموو شتێ نابێ بە هیچ جۆرێ دژایەتی و کەسە بکەیت و ئەبێ زۆر بەڕێز و تەقدیر و حرمەتەوە مامەڵی لەگەڵا بکەی، قسەی لەگەڵا بکەی و هێوا شێواش ستێپ بای ستێپ بچیتە ناو دنیای ئەوەوە و لە مەرامەکانی، لە خواستەکانی، لە داواکارەکانی، لە خەونەکانی درێ بگەی ئەم چی دەبێت. بۆیە هەندێک کەس هەیە دژەباوە، هەندێک کەس هەیە 180 دەرەجە بیرکردەوەکانی جیاوازە لە کەلتوری ئێمە، لە فەرهەنگی ئێمە ڕەنگە جێگەی نەبێتەوە، دابوو نەریتەکان لای ئەو جۆرێکی ترە. بۆیە ئەو دنیایەکی تایبەت بەخۆی هەیە، دنیایەکی سەر بەخۆی هەیە، دنیا لای ئەو ئەجوعەکان لای ئەو بیکردەوەکان لای ئەو پرانسیپەکان، یاساکان، سیستەمەکان لای ئەو جۆرێکی ترە. بەو شێوازە نییە کە لە ناو کۆی گشتی کۆمەڵگا بوونی هەیە. ئەم کەسێکی سەر بەخۆیە، کەسێکی جیاوازە، کەسێکی تایبەتمەندە. بۆیە ئەگەر تۆ بتوانیت داخل بە ڕۆحی ئەم کەسە ببی لە ڕووی دەرونیەوە لی تێبگەی خواستی ئەم چییە، تەڵەبی چییە، داواکاری چییە، حەز و ئارەزۆکانی چییە، خەوبینینی ئەم چییە، خولیاکانی چییە، دەیەوێت چی بکە، بە چی بگە، بۆچی نامۆیە، بۆ شەرمەکە، بۆ ئەترسێ، بۆ تێکەڵ بە کەس نابێ، بۆ بێتاقەت دەبێ، باشە بۆ شەرم دەکات. مجموعەیە پرسیارە، کۆمەڵێ پرسیاری جەوهەری ڕاستەقینەیە کە تۆ پرسیار لەم کەساکەی. کاتێک کە بیخیتە قسە هەرەوەندە گرنگە کەس ئەو کەسی بەرامبەرمان قسەمان بکە، واتە ڕازی دڵی خۆی، نهێنەکانی خۆی باس بکە کە قسەی کرد لە ناو کۆی گشتی قسەکان وەڵامە ڕاست و دروستەکان دێتە بەردەستی ئێمە، ئەتوانین لەوە تێبگەین هۆکاری خەمباری و بێتاقەتی و خەمۆچی ئەم گۆشەگیری ئەم هۆکارەکانی چییە. ئەگەر ئەم فاکتەرانە، ئەم هۆکارانە دەستنیشان بکەین و چارەسەریشی باشی بۆ بدۆزینەوە، ئەگەری زۆری هەیە بتوانین ئەم کەسە بخینە سەر ڕێگایشی باشتر، ئاڕاستی بیکردەوەکانی بگۆڕین بە جۆرێکی باشتر بیر بکاتەوە و تێکەڵ بە کۆمەڵگا ببێ و وەکو کۆی گشتی خەڵک مامەڵە بکات و یاساکانی پێجوان بێت. چونکە هەیە یعنی دژی هەموو بەرنامەکانی ژیانە، دژی هەموو پرانسیپەکانە، مەبادی ئەو بیر و باوەڕەکانە، بیر و باوەڕێکی تایبەت بە خۆی هەیە، واتە بەس خودی خۆی قبوڵەکە، کەس قبول ناکە، ناهێڵێ کەس داخڵی حدودی ئەم بێ، واتە سنوورێکی بۆ خۆی دروست کردووە، دەیوێت سنوورەکەی پارێزراو بێ، هەر کەسێ تەجاوەزی ئەم حدودە بکات لای ئەو باش نییە. بۆیە کاتێککە ئێمە بتوانین سنوور ببەزێنین، تێکەڵ باست و احساسی ئەو ببین، لی تێ بگەین بە شێوازی قسەکردن، گفتوگۆکردن و حیوار زۆر مهمە. واتە هێزی وشەکان بۆ مرۆڤەکان کاریگەریەکی ئەرێنی زۆر بەهێزی هەیە کە دەتوانی ڕۆیا و ئەفکار و بەرنامە و خەیاڵەکانی کەسی بەرامبەر بە جۆرێکی تر بگۆڕی بەو شێوازەی کە
تۆ دەتەوێت. باشە مامۆستا کەمال ئەگەر قسەکەی بەڕێزت لەبیرت نەچێتەوە بەڕێزت باست کردوتت ئێمە هەڵ بین بچینە ئەو سنوورەی کە ئەو بۆ خۆی دروستی کردو ناهێڵە کەسیش بچێتە ئەو بازنەوە. زۆر جار ئەگەر کەسێک توانی ئەم سنوورە تێپەڕێنێت بچێتە ئەو دیوە ئەبینین ئەمەنە ئەم کەسە با بڵێن ڕەشبینە ئەمەنە بێ هیوایە تەنانەت کارەکاتە سەر هاودەمەکەش ئەو هاوڕێش کە ویستێتی لێ نزیک بکەوێتەوە. لە ئەم کاتانەدا بەڕای جەنابەت بۆ ئەوەی کە ئەم تێڕوانی نیشە بەرامبەر بە ژیان بگۆڕێت لەم کەسە باشتر نییە هاوکاری بین قەناعەتی ئەوەی تیا دروست بکەن کە سەردانی کەسێکی پسپۆر بکە بۆی کە بە کۆمەڵک تەکنیکی زانستیانە ئەم کێشەیەتیایە چارەسەر بێت و لە پاڵیشە ڕۆڵی ئێمە ئەتوانێت چۆن بێت بۆ باشترکردنی کەشەکە بۆ نمونە من لاانەیەگەر هاوڕەیەکم بێ تووشی خەمۆکی ببێت ئەڵێن بچینە دەرە تااقەتی لێنە تااقەتی گۆڕانکاری لە ژیانە نیە چۆن ئەو بەڵێن مانا لە گۆڕانکاریان نابینێ لەم کاتانەدا من ئەتوانم چۆن هاوکاری بم کەشەکەی بۆ باشتر بکەم بەدەم ئەوەی کە هاودەمیم لە ژیانە چۆن هاوڕێی بم. کاتێک ئەو خەمبار و بێتاقەتە نات ئەو ئەگەر من کەسێکی بەهێز و بەتوانە بم لە ئاسێکی بەرزدا بیرکەمەوە باوەڕم بە خۆمە بێ متوانم بە خودی خۆمە بێ ڕەشبینی ئەو بێتاقەتی ئەو کاریگەری لەسەر من دروست ناکات ئەمە هەریەکەمان لە ژیانی خۆمانەیەک دنیا کێشەمان هەیە بەڵەوایە بەڵام من باوەڕێکی بەهێزم هەیە ئەمێ گۆڕانکاری لە کەسی بەرامبەر دروستکەم و قسەی جددی بۆ بکەم و بیکردەوەکانی بگۆڕم بە شێوازێکی باشتر و ئاستی ئەو بگۆڕم و ئاستێکی بەرزتر. یەکەم شت پێویستە ئەزانینی خات و سەحر ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە ڕێزگرتن بە دەرەجە یەکەم. ئەنی ڕێزی بەرامبەر بگری کاسڕکەوە ڕێزگرتن تر لە لووتکەی هەموو شتێکدایە ڕێزگرتن حساب بۆکردن کە تۆ وجودت هەیە تۆ مرۆڤی تۆ ئینسانی تۆ مافت هەیە بیکردەوە جیاوازە زۆر ئاساییە باشە هەموو ئەو ڕنگانی کە من پێم جوانە لای تۆ ناشرینە زۆر ئاساییە بیکردەوەکان مرۆڤ سربەست و ئازادە لە شێوازی بیکردەوەکان و خەیاڵەکانی خۆی واتە ڕێزی لێ بگری گرنگی پێ بدەیت حسابی بۆ بکەیت کە ئەم وجودی هەیە کە مرۆڤە و هەندێک وشەی پۆزتیڤی وا کە کاریگەری لەسەر ئەو دروستکە کە تۆ مرۆڤێکی بەهێزی بەتوانایی دەکرێت ئەمڕۆ بڕیار بدەی گۆڕانکاریکی جوان لە ژیانی خۆتا دروستکی بەو شێوازەی کە بەخەون و ئاماجەکانی خۆت بگەی و سەرکەوتن بەدەست بێنی من پاڵپشتی بەڕێستم هاوکاری تۆم دەتوانین پێکەوە هاوڕێ بین مشیلن دەرەوە جەوێ بگۆڕین ئەسڵەن لەم جەوە پاییزیە سروشتێکی جوانتر ببینین چونکە پاییز وەرزێکی ئاڵتو نییە وەرزێکی ڕاقیە وەرزێکە پڕە لە ویقار پڕە لە جوانی بەڕاستی وەرزێکی تایبەتە وەرزی شاعیرانە بەڵێ بەڵێ ئەکرێ بە ئێمە بە کۆمەڵێ وشەی پۆزتیڤی کاریگەر یعنی کارێکی وا بکەین خەیاڵەکانی ئەو بیکردەوەکانی ئەو بگۆڕین بەو شێوازی کە هاوڕابێ لەگەڵ ئێمە و بە قسەمان بکات بیخینە ژێر کاریگەری خۆمانەوە هێزی وشەکان زۆر گرنگە کە مرۆڤ بتوانێت بەکاری بێنێت وشەیەک هەموو دنیا وێران دەکات وشەیەک هەموو دنیا جوان دەکات وشە زۆر گرنگە ئەبێ مرۆڤەکان ئوستاد بن شارەزا بن مامۆستا بن لە دەربڕینی وشەکانیان و حساب بۆ وشەکان بکات و پێشتر دیزاینی بۆ بکات و کاری جددی لەسەر بکات و بزانێ وشەکانی چۆن ڕێک دەخات و تێکستێکی بەهێز تەقدیمی بەرامبەرەکەی بکات بە شێوازێکی زانستیانە و بە شێوازێکی ئەکادیمی و فەلسەفی و معریفی و ئەدەبی ئەبێت تێکستێکی زۆر جوان تەقدیمی بەرامبەرەکەت پێی وەکو دیاریی گرام بەهاوی بەهادار بەو شێوازە کەواتە ئەو ڕێزە و ئەو وشە جوانانەی کە بتوانی دەری ببڕی تا چەند گرنگە ماسکی لە بەردەمانە بێت نەبێتە پیاڵدان نەبێتە مجامەلە نەبێتەوەی بەس لە بەرەوەی برادەرەکەم لە خۆم ڕازیکەم کەسێک نزیکەکەی خۆم بە خۆم ڕازیکەم بەڵام لە ناوەوەی خۆم ئێمە لە ناوەوەی خۆمان خۆیەکی کەمان هەیە کە بەردەوام ئامۆژگاریمانەکات بەڵام زۆر جار بە قسەی ناکەین بۆیە بەهاڵاکەوین چۆن بتوانین بە قسەی ناوەی خۆمان بکەین ینی من سەرکۆم سەرکۆیچکە هەیە لەناوە هەموو مرۆڤەکان چکە خۆمان ڕاستەقینە نین ئەوەی کە ئافلاتۆنێڵێ هیچمان ڕاستەقینە نین لەبەرەوەی شتەکان گۆڕانکاری بەسەرایە ڕاستە کە هەموو شتێک گۆڕانکاری بەسەرا و ڕاستەقینە نەبوو ئێمە چۆن بتوانین ئەو ماسکارنە لە خۆمان بکەینەوە بۆی کە بەرامبەرەکەمان بەڕۆ ڕاستەقینەکە لێمان تێ بکات کەسی بەرامبەر زۆر بە ئاسانی لە ئێمە تێدەگات وەکواتە هەستی هەیە حساسی هەیە هەموو ئوشانی کە لە ناو دڵەوە
هەڵدەقڵێن و سەرچاوت دەگرن لە مەزدەریشی سەرچاوێکی پاک و ڕاست و دروستەوە دەچێتە ناو دڵ و هەست و احساسی ڕۆحی بەرامبەرەوە هەرگیز ناتوانانی قەنەعەت بە کەسێ بکەی بەو شێوازەی کە وشەکانی تۆ وشەیەکی دروستکراوی ڕووکەشی سەطحی بێت چونکە ناگاتە بەردەمی ئەو ئەکەوێتە خوارە وشەکانت هیچ بەهایەکی نییە گرنگی نییە چونکە کاتێکە مرۆڤ بەڕاستی قسە دەکات ینی قسەی ناو دڵی خۆی دەکات تەحەداکات واتە زمانی جەستەی نیشاندەری ئەوەیە کە ئەم کەسە کەسێکی ڕازگۆیە دەنگ بەرزەکاتەوە تووڕە دەبێت هەڵدەسێت وشەکان دووبارە کاتەوە تۆنی دەنجی دەگۆڕێت هەر بە گۆڕینی تۆنی دەنجی تۆ ئەوە بە حرکات و جوڵی تۆ بە زمانی جەستەی تۆ بە ئیسرارکردنەوە و دووبارەکردنەوەی وشە پۆزەتیڤەکانی جەنابەت من دڵنیام کە جەنابەت لە مەزدەرێکی پاک و ڕاست و دروستەوە قساکەی بۆ من باوەڕم پێێتە چونکە ئەمە مەبدەئی تۆیە قەناعەتی جەنابتە بەڵام ئەو شانەی کە ئەگەر حەقیقەت نەبێت ڕاست نەبێت هیچ بەهایەکی لای من نییە باوشەکان ڕەنجیان جوان بێ وشەکان بریسکەدار بن بەڵام ئەگەر لەناو دڵ و ڕۆحەوە دروست نەبوو بێت بە هیچ جۆرێک تەأسیری لەسەر من دروست ناکە واتە کاریگەری لەسەر من جێناهێڵێت بەو شێوازە من پێم خۆش بوو لەسەر گرنگی بەهای پاییز شتێکمان باس کردە کاکسەکۆ پاییز زۆر خۆشەویستە زۆر تایبەتە دیارە مامۆستاکەمە ناوەرزەکانە حەزت لە پاییز زۆر من زۆر چونکە ئیسە من حالیاً لە وەرزی پاییزی عمری خۆمە ئەوەم پێخۆشەکە وەصفی پاییز بکەم پاییز یعنی بوچی هەموو وەرزەکانە پاییز وەرزێکی زۆر تایبەتمەند و زۆر جوانە مرۆڤەکان لە پاییزدا زیاتر بەخۆیان ئاچنەوە بیر دەکەنەوە گرنگی بە خۆیانەدەن دەشتنەوە ناو خۆیان کۆبوونەوەی داخراو لەگەڵ خۆیان ئاکەن کەشێکی زۆر تایبەتە بۆ بیکردنەوە بۆ خوێندنەوە بۆ نووسین بۆ داڕشتنی پلانی بەهێز بۆ پلانی استراتیژی لە ئێستا بۆ داهاتوو چۆن لە کۆمپانیەکان لە کۆتایی ساڵدا کەکەوێتە پاییزەوە پلان و بەرنامەیان هەیە بۆ ساڵی ئایدە بۆ 2024 چکارێ ئەنجام بن بۆ منەکەی ساڵی 2023 کەواتە لە کۆتایی ساڵە کە لە وەرزی پاییزایە مرۆڤەکان ئەگەنە لوتکە ئەگەنە ئاستێکی بەرزتر واتە ئەزبوونی ڕابردویان هەیە واتە کۆمەڵێک هەنگاویان بڕیوە لە ناو پاییزدا پێگەیشتون لە ناو پاییزدا پێگەشتون دەتوانن بڕیارێکی ڕاست بدەن بیکردەوەیان دەگۆڕێ ڕوئیان دەگۆڕێ دەتوانن قەرارێکی زۆر بەهێز بدەن و باوەڕیان پێی هەبێ ڕەنجی پاییز ڕەنجشی ئاڵتونیە هەموو ئەو مرۆڤانەی کە وەکو ئاڵتون وان قەنەعەتی منە و زۆر کەسی کەش مرۆڤ ئاڵتونیەکان زۆر وەرزی پاییزیان زۆر خۆش دەوێت وەرزێکی زۆر ڕاقیە وەرزێکی زۆر جوانە هەموو شاکارە گەورەکان لەسەر ئاسی دنیا هەموو ئەفکارە گەورەکان کە بەرجەستە بووە زیاتر کۆی گشتی ئەفکارە گەورەکان لەسەر ئاسی دنیا لە وەرزی پاییزە سەرچاوی گرتووە ئەمە باوەڕی منە وەرزێکی وەرینە بەڵام زۆر جاری شاعیرەکان ینی بەتایبەتی مامۆستا شێرکۆ ڕۆحی شاد بێت شوتەیەکی زۆر جوانی هێڵێ درەختەکان گوناحەکان لە خۆیانەکەنەوە گەڵاکانیانەوەرێ ئێمە مرۆڤەکان بۆ نەتوانین لەم وەرزەیە دڵەکانمان پاکەینەوە و ئەو گوناحان و ناخۆشیانەی هەمانە فڕێ بین لەگەڵ درەختەکانە ئەنجا دوای بەیەکەوە پیاسەیە بکەین لە نێو دارستانەکانە لە وەرزی پاییز زانانی کە ئیتر گەڵا و گوڵ ئیتر بۆ وەرین و بۆ وەرزی بوژانەوە خۆی ئامادەکە مرۆڤیش دەتوانێت لە وەرزێکە ئەو بخوانێ خۆی پاکاتەوە کاکسەرکۆ بەڕای من وەرزی پاییز بەڕای من وەرزی پاییز نامەیەکی خوداییە نامەیەکی خودایە بۆ هەموو مرۆڤایەتی نامەیەکی خودایە بۆ ئەو مرۆڤە بێهەستانەی کە پێیان بڵێت تۆ تاکو ئێستا لە بەهاری عمر تا گەڵاکانت سەوز بووە بەڵام پاییزن نیشان ئەدات پێت دەڵێت وی کە تێبگەی گەڵاکانی تۆ زەرد دەبێت و دەوەرن هەڵدەوەرێن یعنی پێت دەڵێت واتە کۆتایی فیلمەکەت بۆ باس دەکات کۆتایی فیلمەکەی برۆف تێگەستێکی شاری هەیە جەنابەت باسی شێرت کرد باسی ئەدەبەت کرد من هەمیشە ئەوم لە خەیاڵایە زۆر حەزم لێتی کاڵێت ئای لە کزەی وەرزی پاییز چۆن هەڵدەکا گەڵای زەرد و لقی وشک بەرەو مەرجی وەرزی دەبا یادێکی دوور دەمهەژێنێ یادی ئازیز شەوە شەوی یاڵدا و شوومە شەوی پاییز
شتێکی ئاوایە اینجا تەفسیلەکەی نازانم دواتر هەر کەس بە جۆرێک تعبیر لە وەرزی پاییز دەکات زۆرترین گۆرانی بێژەکان واتە هونەرمەندەکان میلۆدی تایبەت و ئاوازی تایبەتیان بۆ پاییز هەبووە نووسەرەکان ئەدیبەکان شاعیرەکان وێنەکێشەکان هونەرمەندەکان هەمویان بە گرنگیان زۆر بە پاییز داوە پاییز فەستێکی زۆر بەهادارە وەرزشی ئاڵتونیە زۆر گرنگە زۆر پڕە لە محیبەت و خۆشەویستی و بەراعەت ڕوود دەبێتەوە دەڵەکان دەوەرێن وەکو ڕێجی ئاڵتون وایە کاتە حەق وایە لەم وەرزایەمەش سوود وەربگرین لەگەڵ ژینگەیە لەگەڵ ئەم کەش و هەوا جوانە ئاشت بینەوە جارێکی تر زۆر بە جوانی وەسفی وەرزەکەت کردجەنا بە دەستە خۆش بە زۆر زۆر سپاسی ئامادەبوونە دەکەن ئێمەش لەم بەشە بابەتێکمان ئامادەی باسی سوود وەرگرتن لە میوزیکەکە لە بواری چارەسەرکردن لە ئوسترالیای ئەگەر بەڕستەی دوڕستە پێمان بڵێ مامۆستا کەمال میوزیک تا چەند دەورە بینێت بۆ هێوربوونەوەمان و دوورکەوتنەوەمان لە خەمۆکی بەتایبەت خاتون میوزیک خۆراکی ڕۆحە پێویستێکی ڕۆژانەیە میوزیک ڕاستەقینەیە بەڵێ ئەزانین چۆنە جوانترین ئیحساست پێ بەخشێ کاک سەرکۆ من هیچ شەوێ ناتوانم بەبێ ئەوە شەوەکەم بەڕێ بکەم بەردەوام یعنی لە هاتوچۆیە لە زۆربەی کاتەکانی تەمەنم کۆمەڵێک میلۆدی تایبەت هەیە میوزیکی زۆر سەرنجڕاکێش و پڕ جۆش و خڕۆش هەیە زۆر ئەوانی کە ڕیلاکسە بی ئارامە بیتەوە هێمنە بیت دڵخۆش دەبیت هۆکارێکی گرنگە ئەگەر بزانین چۆن هەڵبژاردێکی باشت هەبێت بۆ ئەو میوزیکانی کە زۆر سەرنجڕاکێشە و زۆر خۆشە چێش بە ڕۆحت دەبەخشێت کاریگەری زۆر لەسەر مرۆڤەکان دروستەکات بۆ ئەوی کە تەفاعول و گەشتبینیت پێ ببەخشێت کاتە ئاگامان لە هەڵبژاردنەکەی بێوانەکە ئەمەنەی تر هەڵبژاردەکانی بەڵێ زۆر زۆر سپاس دەکەیت مەمنون بۆ بەڕێز